طبعا خەڵک هەرەچێ بۆ سەیران لە بەهار و لە بەتایبەت لە دوای نەورۆز لە 21 مانگ ڕۆژی ساڵی نوێی کوردی ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەیەوە دوکانێکە زیاتر پێداویستی بەهار و نەورۆزوانە دەفرۆشن خواست چۆنە بۆ منە بازارتان چۆنە ئەمساڵ؟ وەڵی خواستی ئەم ساڵ زۆر کزە لەبەرەوەی خەڵکەکە لەوە بێپارەیە بە تاکید هیچی شوکارێکی وەتۆنیە لە وڵاتە بە خۆشان باشترەی زانن بەڵام خەڵکەکە ژێتر لەگەڵ ئەوە ئەبێ بۆ خۆی قەناعەتێ بێزاران خەڵکە هات شیشێم قەڵێ شتێکی بریا سازێکی بدەویت بۆ فریان مێ لەو دەشتە فڕێە بەجێش ئێستاوا ناکە بەکارێنێتەوە زیادەڕەوی ناکە لەبەرەوەی چییە داهاتەکە کەم بۆتەوە. لە بەراورد بە ساڵانی ڕابردوو فرۆشتان چۆنە بازارتان چۆن؟ وەڵی ئەگەر بڵێم سفرە لەوانەیە بڵێ ئاخۆێستا بۆ چیواڵێ ئەوە تێستا جەنابتان بۆ خۆتان لێرەم زانە هیچ مشتریەکم لە هەر بۆ خۆمان دوو بە دوو بەیەکەوەخوا قساکەیان سەیری وای لەکەین. ئێستا زووە چاوەڕێکرێ بۆ منە لە هەفتەکانی داهات و خەڵکاچێ بۆ سەیران بازاڕی ئەو دوکانانەیە وەکو کەلوپەلی بەهارە فرۆشتان زیاتر بێت؟ وەڵی شەڵا باشترە بێ بە تاکید بەس ئەوەش بەچی باشە بێ بەوەی کە هاوڵاتانی شارەکانی عێراق بێنە ژینایی خۆمان چکە معاژ نییە و کرێکاری نیە و هیچ ئیشەک نییە هەر ئاوە چۆنە بینی و هەر ئەوەیە بەس عەرەب و ئەوانە بێن لە فەسڵی بەهارا ئیشەڵا ئومێ دەکەین باشتر بێت.